بابەتی تاقیکردنەوەکانی بەشی کیمیای پۆلی 12 نیگەرانی قوتابیانی لێکەوتوتەوە و ماوەی 2 ڕۆژە بەردەوامن لە خۆپشاندان و دەربڕینی ناڕەزایی. وەزیری پەروەردەی هەر یەکە لە حکوومەتی هەرێم و عێراق بۆ چارەسەرکردنی و گرفتە لە هەوڵدان و خوێندنی کوردیش لە کەرکووک لە ڕوونکردنەوەیەکدا قوتابیان دڵنیا دەکاتەوە لەوەی قەرەبوو دەکرێنەوە. قوتابیان نیگەرانن لەوەی هەموو ساڵێک لیژنەی تاقیکردنەوەکان پرسیار لە بەشەتەرکراوەکانی مادەی کیمیا بەم جۆرە لە تاقیکردنەوەکان دێننەوە. ئەمڕۆژ لە بەردەم بینای بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی کەرکووک داواکاری قوتابیانیان گەیاندا بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک. خوازانی پۆلی 12 خۆشەویست کەس و کاری بەڕێزی پێرخواست خەم خۆرانی پەروەردە و خوێندنی کوردی لە شاری کەرکووک لای هەمووان ئاشکرایە کە تاقیکردنەوەکانی خولی یەکەمی ئەمساڵ کێشە و کەم و کورتی زۆری تێدا بوو لە دزەپێکردنی پرسیارەکان و ناڕوونی و شێوازی پرسیارەکان لە هەموو بابەتەکان بە تایبەتی لە بابەتی کیمیا کە دوێنێ ئەنجام درا. تێبینیمان زۆرە لەسەر شێوازی پرسیارەکان لە هێنانی شێوەگی نادروست و پرسیاری تەرکراو کە هێنرابوویەوە بە شێوەیەکی گشتی پرسیارەکان ناڕوون بوون و دوور بوون لەو شێوازەی کە منهەجی کوردی دیاری کردووە لە شاری کەرکووک. بەداخەوە یعنی ئەم ساڵەکە داواکاری ئێمە ئەوەیە کە لە تام دەرس و بابەتەکە پێمان باشە کە ئەو مامۆسانی ئەم بابەتانیان دەرکردووە بگۆڕدرێن ئەوانی کە مەسیلیان داناوە ئەو دەستی کە لە ناو ئەسلی کیمیا داواکارن بگۆڕدرێ بە دەرەجەیەک و بۆ ئەم ساڵیشمان بۆ تاویزکردنەوەی چونکە دەرەجەیەک و دوانوسیان نییە زیاد لە 40 بۆ 50 دەرەجەیە پێمان باشە کە ئەو وەسیلەیە دووبارە پرسیاری تازەمان بۆ دامدرێتەوە بە دەوریەکەم بۆمان هەژمار بکرێ بەڕام لە دەوری دووەمدا داواکارەکانمان ئەوەنن. شەو تابانی لەم پەیج و لەو تەلەفۆن و تەلەفۆنکاریە کەس جوابمان ناداتەوە کەس بە داواکارەکانمانەوە ناچێت لە قاینتحان دوێنەکە کیمیا ئەسیلێ کاتوتەوە 42 دەرەجە خارجی هاتوتەوە بۆ خوێندکاری کوردی. عارەبیەکە هاتووە لێ وەڵا ئەسیلێمان زۆر ڕوون و ئاسان بۆ زۆر بە ئاسانی تەلەبێمە سەتی لێ دێنێ. ئەی باشە بۆ ئێمە دەنگ ناکەن. هاوکات یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک ئاماژە بەوە دەکات لە سەر گرفتەکە وەزارەتی پەروەردەیان ئاگادار کردوێتەوە و چاوەڕێی وەڵامی وەزارەت دەبن تا قەرەبووی قوتابیان بکەنەوە. بەڵێ ئێمە وەکو پەروەردەی کەرکووک دوێنێ ئاگادار کرێنە لەلایەن چەند خوێندکارێکی بەڕێزەوە کە کێشەی ئەسیلەی ئیمتیحاناتی کیمیا کێشەی تاکەوتووە هەندێ پرسیاریان هێناوەوە لەو مادانەی کە پیان وتراو ئەمانە تەرکن. ئێمەش وەکو خۆمان هەستین بە پەیوەندیکردن لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک و هەروەها لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی ئەتیفاقی ئەومان کرد کە نووسراوێکیان ئاراستەکەین لە نووسراوەکەی داوای ئەومان کردووە ئەوە تا ئیمتیحانی دەوری یەکەمی تەکمیلیان بۆ بکەن یا ئەوە تا ئیمتیحانەکەیان بۆ ئیعادەکەنەوە بە هەمووی. کتابەکە نەگەیشتۆ شوێنی خۆی ئەمڕۆ ئەگاتە شوێنی خۆی چاوەڕێی نەتیجەکەیەکی. ئەمە دووەم ساڵە لەناو تاقیکردنەوەکانی مادەی کیمیا پرسیار لەو بابەتانە دێتەوە کە پێشتر کراون. بەو هۆیەشەوە دوێنێ لە کاتی تاقیکردنەوەکاندا سەدان قوتابی پۆلی 12 بایکۆتی هۆڵەکانی تاقیکردنەوەکانیان کردو داوا دەکەن وەزارەتی پەروەردە و لیژنەی تاقیکردنەوەکان قەرەبووی ئەو پرسیارانەیان بۆ بکەنەوە کە وەڵامیان نەداوەتەوە. چیان وری کەناڵی پەیام کەرکووک.